سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی دەهەم. بێجگە لەمانە ئەگەرم بینە گوێتان لە ڕادیۆکانی دەرەوە ڕاگرت بێت بیستوتانە کە دەنگ و باسی مەریوان و کوردستان لە جیهاندا بڵاو بووەتەوە. ئەمە خۆی بووەتە هۆی ئەوەی کە بیرروڕای خەڵکی دنیا دەرهەق بە مەسەلەکەمان ڕوونتر بێتەوە. ئەمانە هەموو دەستکەوتن و نابێت لە پێش چاومان ون بن. پێتان وانە بێ کارێکی بچووکمان کردووە. ئەوانەی لە سنەوە بە پیادە هاتبوون شعاریان دەدا مەریوان مەریوان سەنگەری ئازادەگان. ئێمە دەبێ قارەمانانە و شان بەشانی ئەوانەی وا لە هەموو لایەکی کوردستان و ئێران پشتگیریمان دەکەن دەستکەوتەکانمان بپارێزین. مەریوان دەبێ هەر سەنگەری ئازادەگان بێ. بەڵام هەروەک لە سەرەتای قسەکانمەوە کوتم کەسێک کە ماڵێک ئەکاتەوە لەوانەیە لەم کارەدا تووشی زەرەریش بێت و لە قەرزدا بێت. کارەکەی ئێمە ژوا بووە. زەرەری کارەکەمان ئەوە بووە کە ئەرتەش دێتە ناو شار و ناهێڵێت هیچ کەس لە ناو شاردا چەکی پێبێت. هەڵبەت لە دەرەوەی شار وانە. سەبارەت بە چەک هەڵگرتنیش هەر کەسێک لە ویژدانی خۆی بپرسێ ئەگەر بەڕاستی خاترجەمی و هێمنایەتی بووایە، ئەگەر جاشەکان تەقەیان لە خەڵک نەکردایە و لە خیابانەکان خەڵکیان نەدایەتە بەرتەقە، ئیتر کەی پێویستی دەکرد کەسێک لە ناو شاردا چەکی پێبێت. ئەگەر کاربەدەستانی دەوڵەت درۆ نەکەن و بەڕاستی نەهێڵن جاشەکان سەر بەرزکەنەوە، ئێمە نیگابانمان بۆ چییە؟ ئەگەریش پەیمانیان شکاند، هیچ کەس نابێ ئەوەندە ترسەنۆک بێت کە چەکی خۆی لە شوێنێک دانێت کە ئەوان بێن و بیبن، بەڵکو دەبێ جێگایەکی بۆ دیاری بکات و قایم ڕای بگرێت. دیارە ئەگەر لە جیاتی ئەرتەش ئێمە خۆمان ئەو کارانەمان بکردایە زۆر باشتر دەبوو، بەڵام هەروەک بڕێک لە دۆستانیش پێشتر کوتیان ئێمە نەمانتوانی ئەوەیان بەسەردا بسەپێنین. چەندین ڕۆژە کە ئێمە بێپشوو خەریکی قسە و وتوێژین. ئەوان چەند جار وتوێژەکەیان بەجێهێشت، چەند هەیئەتی جۆرا و جۆر هاتوون و ڕۆیشتون. ئەگەر ئێمە لەسەر ئەو داخوازیە زیاتر پێمان داگرتایە دەبووە خۆمان بۆ شەڕکردن ئامادە بکردایە و ئێمەش وەکو شوورا هەرچی هێنامان و بردمان بەوە گەیشتین کە ئەم شەڕە ئێستا بە قازانجمان نییە و جارێ نابێت خۆی لێ بدەین. ئەوەشتان لە پێش چاو بێت کە ئەگەر ئێمە ئەو ڕێککەوتنەمان نەکردایە جەماعەتێک تااقەتیان نەدەما و لێمان جیا دەبوونەوە. بۆ ئەوەی ئەم یەکگرتنەمان تێک نەچێ بە پێویستمان زانی شێوەی کارەکە بگۆڕین. جگە لەوەش ڕژیم بە رادیۆ و تەلەڤیزیۆن لە ناو خەڵکی ناوچەکانی تری ئێراندا تەبلیغاتێکی زۆری دژ بە ئێمەوە ڕێخستووە. ئەوان قەولیان داوە قەولی شەرەف ئەگەر شەرەفیان هەبێت کە ئەرتەش هەتا مانگێکی تر لە شاردا دەمێنێتەوە و لەو ماوەیەشدا بەبێ چەک بەناو شاردا دەگەڕێن. پاشە و یەک مانگەیش شورای شار شارەبانی دادەمەزرێنێ و ئەرتەش دەگەڕێتەوە بۆ پادگان. دیارە هەمومان لەوەی کە ئەرتەش دێتە ناو شار ناڕەحەتین، بەڵام بەڕاستی پێم وایە ئەگەر سەرجەم حیسابی بکەین لە 80% سەرکەوتووی وانەزانین کە تێکشکاوین. ئەوان ناچار بوون کە زۆربەی داخوازیەکانی ئێمە بسەلمێنن، بەڵام یەک شتمان لەبیر نەچێتەوە، ئەویش ئەوەیە کە دەوڵەت هێزی هەیە. ئێمە بۆ گەیشتن بە ئامانجەکانمان یەک ڕێگای ئەساسیمان هەیە کە ئەویش تەنیا یەکگرتووی خۆمانە. یەکگرتووی لەگەڵ دێهاتی دەور و پشت، یەکگرتووی لەگەڵ باقی ناوچەکانی کوردستان و یەکگرتووی لەگەڵ گەلانی ئێران و هێزە پێشکەوتن خوازەکانی ئێران. خەباتی ئێمە هەتا ئێستا تا ڕادێک بەو مەبەستە گەیشتووە، دەبێت لەمە بەولاوەش لەسەری بڕۆین. ئەمە بوو ئەو شتانەی وا سەبارەت بە دەستکەوتی باش و تەجروبەی تاڵی ئەم خەباتەمان بە نەزەرم گەیشت. ئێستا مەسلەیەکی تر هەیە سەبارەت بە دۆستانی سەقزی و بانەیی بەشدار لە ڕێپێوانە ئێترازیەکەیان بەرەو مەریوان. باش وایە ساغ بینەوە کە لێرە بمێنینەوە و پێشوازیان لێ بکەین یان بگەڕینەوە و لە نێو شار بە پیریانەوە بچین. من لام وایە شار باشترە، ئێوە دەڵێن چی؟ داخوازیەکی تریشم هەیە
داوا دەکەم ئەگەر ئەم پەیمانە و ئەم سوڵحەتان پێ باشە دەبێت بەڕێوەی ببین با دەرکەوێت کێ پیلان گێڕە کێ جاشە و کێ ئاژاوە گێڕی دەکا. بژی برایەتیمان. ئاخرین دیداری هەمومان لەگەڵ کاک فواد. لە ڕۆژی 6 ڕەزبەرەوە کە کاک فواد لە زیندان ئازاد کرا تا گیان لە دەستانی هیچ کاتێکی وا پێش نەهات تەنانەت ماوەیەکی کەمیش پێکەوە بین. هەمومان تامەزرۆی دیداری بووین و تاسەمان لێی نەشکا. ماوەی کۆچەکە دایکم لە ئوردوگای کانی میران بوو ئەو بە دەرفەتی دەزانی و دڵی بەوە خۆش بوو کە ڕۆژانە کاک فواد دەهاتەوە و دەیدی. ڕۆژی دوای گەڕانەوەی خەڵک بۆ ناو شار کاک فواد کوتی بۆ نان خواردنی نیوەڕۆ دێتەوە بۆ ماڵی حوسێنی برام. کوتیشی کە چه خواردنێک ساس بکەین. ئەو ڕۆژە وەک ڕۆژی خواحافیزی و ڕۆژی ئاخرین دیداری هەمومان لەگەڵ کاک فواد بوو. دایکم لەگەڵی قسەی کرد و نیگەرانی و پەژارەی خۆی دەربڕی و پێی کوت کە ئەم وەزعە زۆر مەترسیدارە و دیار نییە چۆن دەبێ. کوتی کە تۆ لە دەورانی شادا زیندان و ئەشکەنجە کرای و زەحمەتی زۆرت کێشا. زۆر دەترسم و تەنیا ترسم لە جنایەتکارانی ڕەژیم نییە، بەکریگیرا و خۆفرۆش زۆرن و جێی مەترسین. نیگەرانم گرفتێکت بۆ ساس بکەن و وەک جوانە مەرگ سمایلی شەریفزادە وێنە و ڕەسمەکەت بۆ من بمێنێتەوە. کاک فواد بە نەرمی لەگەڵ دایکم دووە و کوتی دایەگیان منیش تۆم زۆر خۆش دەوێ و ڕێز و حرمەتم بۆ هەستی دایکانت هەیە، بەڵام خەباتی ئێمە بە ئاکام نەگەیشتووە و هێشتا سەرەتای کارمانە. هەوڵ بدە بیر لەم شتانە مەکەوە، منداڵەکانی تریش هەن. ئەو قسەی چەند جار دووپات کردەوە وەک ئەوەی ئەگەر بۆ من گرفتێک پێش بێت ئەوان هەن و بیرت لای ئەوان بێت و نیگەرانی من مەبە. لە دەستپێکردنی شۆڕشی دژ بە ڕژیمی پاشایەتیەوە و ئەو چەند مانگە کە جمهوری ئیسلامی هاتبووە سەرکار ترس و دڵەڕاوکێی دایکم لە ڕادەبەدەر بوو، وەک ئەوەی پێیان کوتبێت چی پێش دێت و چ تراژدیەک قەرارە بقەومێت. ڕۆژی 23 پوشپەر کاتێک ڕەوفی کۆنەپۆشی ئامۆزای دایکم و دوو کەسی تر بەدەستی چەکدارەکانی مەکتەبی قورئان و پێشمەرگەی موسڵمان گیانیان بەخت کرد لەگەڵ جەنازەکەی ڕەوف چوینەوە بۆ ئاوایی ڕەشەدێ. دایکم ئێجگار زۆر ناڕەحەت بوو بە کوڵ دەگریا. چون باوەشم پێدا کرد و دەمهەویست دڵخۆشی بدەمەوە لێم پرسی بۆ وا دەکەی و بۆ وا نیگەران و ناڕەحەتی. کوتی ڕاستە ڕەوف ئامۆزامە، ڕەفیقی مناڵەکانمە و زەحمەتی زۆری کێشا و بەداخەوە ئاکامی ئەرک و زەحمەتەکانی خۆی نەدی. مەرگی ئاوان ناوادە زۆر سەختە و خۆیشم لەو ڕۆژە دەترسم وەک دایکی ڕەوف تووشی موسیبەتێکی وەها بم. ناڕەحەتیەکەم بۆ ئەوەیە ئەزانم چ ڕۆژانێکی سەخت و دژوارمان لەبەرە، بۆ کاروانەکەی خۆم دەگریم کە بەڕێوەیە. هەلوو مەرجەکە زۆر نالەبار بوو، هیچ کەس نەیدەزانی داهات و چۆن دەبێ. دایکم زۆر پەشێ و نیگەران بوو. لە هەمان کاتیشدا تانە و لۆمەی کەسانی دوور و نزیکی دواکەوتوش وەک خەنجەر جەرگی کونکون کردبوو. کەسانێک لە لای دایکم بە زمانێکی ناشیرین باسی بیر و باوەڕی ئێمەیان دەکرد، بۆ کوڕەکانی بوون بە پێشمەرگە. ترس و دڵەڕاوکەی دایکم بێهۆ نەبوو. پیاوکوژانی حکوومەتی ئیسلامی لە ماوەیەکی کەمدا 5 کوڕیان کوشت و بەرهەمی ژیانیان بە تاڵان برد و ڕەنجەڕۆیان کرد. بەشی سێهەم: هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان. دوای کۆچی خەڵکی مەریوان نزیکەی 2 هەفتە خەڵک لە ناو شاردا بوون. دەستپێکی جوڵەی نظامی و هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان دەبیندرا. لە پاوە ڕژیم هێرشی هێنابوو، وەزعەکە ئاڵۆز و نادیار و پڕمەترسی بوو. ڕۆژی 28 گەلاوێژ واتە 1979 زاینی من و حیشمەتی برام بەرەو سنە دەچوین. لە ڕێگەدا بووین کە گوێمان لە دەنگ و باسی سەعاتی 2 رادیۆتاران بوو. فەرمانی هێرشی خومینی بۆ سەر کوردستان دەستپێکی گرنگترین هەواڵەکان بوو. زۆر نیگەران و دڵ لە دوا بووین کە چ ڕوودەدا.
ترس لە جنایەتکاری ڕژیمی ئیسلامی بیر و مێشکی هەموو کەسی داگرت بوو. شاری سنە تەواو گۆڕا بوو. شادی و زەوقی سنە باری کرد بوو. پەژارە و غەم باڵی بەسەر شاردا کێشا بوو. هەموو ڕێکخراوە ئازاد و دموکراتیکەکان هەڵپێچرا بوون. جەماعەتێکی زۆر لە شۆڕشگێڕان شاریان چۆڵ کرد بوو چبوونە دەرەوە. کۆمەڵێک کەس گیرا بوون و زیندانی کرابوون. لە دادگای سنە مانگرتنێک بۆ ناڕەزایەتی بەرامبەر بە فریوکاری حکوومەت کە پێشتر ڕایگەیاندبوو هێرش ناکاتە سەر کوردستان و هەروەها بۆ ئازادی زیندانیە سیاسیەکان دەستی پێکرد بوو. ئێمەش لەو مانگرتنەدا بەشداریمان کرد. من و حیشمەت زۆر نیگەران و دڵەدوا بووین کە لە مەریوان چڕوو دەدا و هەوڵمان دەدا بگەڕێنەوە، بەڵام ڕێگا نەبوو. ڕێگای هەورامان و ڕێگای گارانیش گیرا بوون و بەدەست هێزی چەکداری حکوومەتەوە بوون. حیشمەت پێداگری دەکرد بچێتەوە بۆ مەریوان، بەڵام مەترسی ئەوە هەبوو لە ڕێگا بیگرن. لەبەر ئەو منیش نەمدەوێرا بڕۆم و لە فکردا بووین ڕێگا چارەیەک پەیدا بکەین. لەگەڵ بڵاوبوونەوەی فەرمانی هێرش بۆ سەر کوردستان، هەموو حیزب و ڕێکخراوە سیاسیەکان لە کوردستان بە تێگڕا بڕیاریاندا شارچۆڵ بکەن تا بە بۆنەی ئەوانەوە خەڵک نەکەونە بەر شەپۆلی کوشتار. لە مەریوانیش تێکۆشەرانی سیاسی دەستیان کردبوو بە کۆکردنەوەی کەلوپەلی بنکەکان. حوسێن ئەمینی برام و حوسێنی پیرخزرانیان دووجار لە ڕێگای زرێوارەوە کەلوپەل دەبەنە دەرەوەی شار. جاری سێهەم ئەمین و حوسێن و دکتور بەهمەنی ئەغزەری کە دەچن دەبینن لە لای زرێوار پاسدار و دەست و پەیوەندەکانیان لەتیفی کۆنەپۆشی و برازەکەی جەلال کوڕی شێخبرا، عەبەی کوڕی حەمەدچاوە و شاڕۆخ سەرایەداری لەگەڵ پاسدار و بەسیجی بە دەموچاوی داپۆشراوەوە لەوێ کەمینیان ناوەتەوە. لەوێ ئەوان دەگیرێن و بە ماشینی شێخ لەتیف دایانبەنە بەر دژبان. لەوێ حوسێنی برام دەڵێ با هەڵێن، ئەوانی تر ڕازی نابن و دەڵێن تەقەمان لێ دەکەن و کەسێکمان دەکوژێت. ڕۆژی دوایی ئاگادار بووین لە مەریوان 12 کەس گیراون کە بریتی بوون لە براکانم حوسێن و ئەمین، حوسێن و ئەحمەدی پیرخزرانیان، فایقی عەزیزی، جەلالی نەسیمی، دکتور بەهمەنی ئەغزەری، محەممەدی حەیدەری ناسراو بە حەمەدجوان، ڕزگار میسباح و خالیدی شێخولئیسلامی خەڵکی چاوگ و عەلی عێراقی. ڕۆژی سیویەکی گەلاوێژ لە سنە لە ماڵی نەسرینی زەکەریایی بووم. کاک فۆئاد تەلێفۆنی کرد و زۆرمان قسە کرد. پێم کورد زۆر بە شوێن تۆدا دەگەڕێن و پرسیاری تۆ دەکەن. کوتی نیگەرانی من مەبە. ئەو خۆی زۆر نیگەرانی وەزعی زیندانیەکانی مەریوان بوو. کوتی بە هەر جۆرێک بووە بچۆوە مەریوان و هەرچیتان لە دەستێ بیکەن بۆ ئازادی زیندانیەکان. لە مەریوان یەکێتی ژنان لەبەر دژبان مانگرتنیان سازدا بوو، خەڵکێکی زۆر بەتایبەت ژنانی داسێران تێیدا بەشدار بوون. فایزی خوشکم ماڵی لە سنە بوو. کاتێک ئاگادار بوو براکانمان گیراون، قەرار بوو لەگەڵ عەلی حەیدەری برای مێردەکەی بچێتەوە بۆ مەریوان. منیش لەگەڵیان کەوتم. حیشمەت بە ناچاری و نابەدڵی لە سنە لە ماڵی هاوڕێ نەعمەتی نەودینیان مایەوە تا دەرفەتێکی بۆ هەڵکەوێ و بێتەوە مەریوان. عەلی حەیدەری کە لەگەڵمان هاتبوو بە بنەماڵە سەر بە مەکتەبی قورئان بوون، لە پادگانی مەریوان دابەزی. ئێمە گەیشتینە مەریوان. دایک و باوکم و ڕەزای برام لە مەریوان بوون و ماجد و ئەمجەد پێشمەرگە بوون. کاک فواد لە پاوە بوو، لەوێوە چوبووە سەقز و بۆکان و بانە. ئێمە بە تەما بووین بچینە ماڵی حوسێنی برام. لەبەر تەرمیناڵی شار ئاشنایەکمان دی و کوتی دایک و باوک و شکریە خانمی هاوسەری حوسێن لە ماڵی خاڵۆتن. ئێمەش چوینە لای ئەوان. کاتێک گەیشتینە ناو حەوشەکە، باوکم بە پیرمانەوە هات. لەسەر کاغەزێک شتێکی نووسی و دای بە فایزە و کوتی خێرا بچۆ تەلەفۆنخانە و تەلەفۆن بکە بۆ ڕەحمانی حەیدەری هاوسەری فایزە و ئەو دێڕەی بۆ بخوێنەوە و داوای لێ بکە بێتەوە بۆ مەریوان و یارمەتیمان بدا بۆ ئازادکردنی زیندانیەکان. باوکم ئەم دێڕە شیعرەی نووسی بوو. عیبادەت بەجۆز خدمەتی خالق نیست، به تسبیح و سەجادە و دەلق نیست. ڕەحمان لەگەڵ مەکتەبی قورئان بوو. باشکرا سەر بە ڕێژیم و دژ بە بیربۆچوونی ئێمە بوو. نەهاتەوە و تەنانەت بۆ سەرخۆشی براکانیشم هەر نەهات.
ئەگەرچی فایزە منداڵێکی 3 ساڵەی هەبوو 2 گیانیش بوو، بەڵام بڕیاریدا و بۆ هەمیشە ئەو ژیانەی بەجێهێشت. ڕۆژی 2 خەرمانان پاسداران و دارودەستەی حکوومەت بە بۆنەی داگیرکردنی شارەوە ڕێپێوانیان کرد. لەو خۆپیشاندانەدا زۆر دەست و پەیوەندی حکوومەت ئەوانەی من لەبیرم ماون مینەبەگی بەهرامی قەڵاگا، مزەفەرخانی ڕەزا و ئەحمەدی ئازادوار لەگەڵ بوون. ئەو ڕۆژە دایکم فایزە شوکریە خانم هاوسەری حوسێنی برام، سەڵتەنەی ئامۆزام، پورە فاتم و من چوینە پادگان بۆ دیداری زیندانیەکان. بنەماڵەی هەموو زیندانیەکان هاتبوون و لە پادگان بوون. ئیجازەی چاوپێکەوتنیان نەدەدا. زۆرمان هەوڵدا بەڵام بێفایدە بوو. بە ناچاری چوینە ماڵی دەست و پەیوەندەکانی حکوومەت کەم کەسانەیان دەستگیر کردبوو تا لانی کەم مۆڵەتی چاوپێکەوتنمان بۆ وەربگرن. ئەو بنەماڵەیەی وا ئێمە چوینە ماڵیان 3 برا بوون: شێخ عەبدول، شێخ برا و لەتیفی کۆنەپۆشی کە لە پادگان دەژیان. ئەوانە خزمی دایکم بوون. ژنەکانیان یەکیان ئامۆزای دایکم بوو، ئەوی دیکەیان ئامۆزای ئێمە و یەکیشیان کچی ئامۆزایەکی ئێمە بوو. ئامۆزاکەی دایکم تووبا خانم ڕۆژی 23 پوشپەڕ کوڕێکی کوژرا بوو. کوڕەکەی چەکداری بنکەیەکی سوپای پاسداران بوو. ئەو ماوەیە کە لە ماڵیان بووین زۆر هەڕەشەیان لێکردین و ئیتر تێگەیشتین کە پلانیان هەیە و هەرچی کاری خراپ لە دەستیان بێ دەیکەن. کاتێک چوینە ماڵیان کچی شێخ عەبدول هێرشی هێنا بۆ پورە فاتمم. ئەوی لەگەڵ ئایشەی پورم لێ تێکچوو بوو. پورە ئایشەی دایکی تاهیر و تەلعەتی خالیدی و هاوسەری شێخ عوسمانی خالیدیە کە لە چالاکانی سیاسی مەریبان بوون. لەبەرەوە هاوکاران و لایەنگرانی حکوومەت ڕقی زۆری لێیان بوو. ئەو ژنەکە کوڕەکەی کوژرا بوو دەگریا. شێخ برای مێردی زوزوو دەهات و لێی تووڕە دەبوو دەیکوت مەگری، سوێندم وابێت بە زووی تۆڵەی کوڕەکەم دەستێنم. بە ژنەکەی دەکوت کوڕەکەت بووە قوربانی عەبەی برازات. مەبەستی عەبەی کۆنەپۆشی ناسراو بە عەبەی شێخ عەزیز بوو کە لە تێکۆشەرانی سیاسی مەریوان بوو. ژنەکەت دەیزانی ئەم قسەیە هەڕەشەی تێدایە. هەڕەشەکە نەک هەر لە عەبەی شێخ عەزیز بەڵکو لە هەموو هاوڕێکانی و هەروەها لە براکانی منیش بوو. ژنە هاواری دەکرد و دەپاڕاوە و دەیکوت کاکە عەزیزم جەرگی نەسووتێ. زووزوو ڕووی دەکردە دایکم و دەیکوت دادە بەهیەگیان یەخوا جەرگت نەسووتێ. ماڵەکەیان پڕ بوو لە ژنە شێخ. لەو شێخانەی وا بە ناوبانگ بوون بە دژایەتی خەڵکی زەحمەتکێش و تێکۆشەرانی سیاسی. یەکیان کە زۆر تووڕە و ناوچاوگرژ بوو، خۆی کچە جووتیار بوو بەڵام لە ماڵی شێخ خۆی ئەوانی گرتبوو، خۆی لە جووتیارەکان پێزلتر بوو، دەیکوت پێشمەرگەی یەکێتی جووتیاران بۆ جەولە لە دێیەکەی ئێمە بوون، بۆچی فواد و ئەمین و تاهر چوونەتە ماڵە ڕەعیەت و نەهاتوونەتە ماڵی ئێمە؟ ئەو ڕۆژە ئێجگار ڕۆژێکی تاڵ بوو. ئەو هاوکارانی ڕژیم کە دەیانزانی ئەوان سوارن و ئێمە پیادە بە دەنگی بەرز و بە قسەی بەرز و نزم لەگەڵمان دەدوان. ئێمەش لەبەر ئەوەی بتوانین زیندانیەکان ببینین و لە حاڵیان ئاگادار بین زۆردانمان بە خۆماندا گرت و هیچمان نەکوت. سەرنجام شێخ عەبدول بەلاولاوی کچی کوت بڕۆ بە بەرادەر عەلی بڵێ ئیجازەی دیدار بدا بەم خانەوادەیە. دوای چاوەڕوانیەکی زۆر ئیجازەی دیداریان داینێ، بێجگە لە حوسێنی پیرخزرانیان و دکتۆر بەهمەنی ئەغزەری کە دیداریان لێ قەدەغە کرابوو، زیندانیەکانی تر مۆڵەتی دیداریان پێدرا. چوینە ناو ساڵۆنەکە. حوسێن هاتە پێش و کاتێک یەکترمان ماچ کرد کوتی من لەگەڵ دایکم و ئەوان دەبم، تۆ بڕۆ لای ئەمین کاری پێتە. ئەمین کوتی زۆر لە کاک فواد دەپرسن بۆ زانیاری لەسەر ئەو هەمومان ئازار و ئەشکەنجە دراوین، دەبێ پێی ڕابگەیەنی کە ئاگادار بێ و زۆر وریای خۆی بێت. هەروەها ژمارە تەلەفۆنێکی تارانی بۆ خوێندمەوە و کوتی هەوڵ بدە لەبیرت بمێنێ. ژمارەکە هی کەسوکاری دکتۆر بەهمەن بوو. کوتی دەبێ خێرات تەلەفۆنیان بۆ بکەی. ژنێک وەڵام دەداتەوە پێی بڵێ ئینسانی واقعی دەستگیر کراوە. حوسێن بۆ ئەوەی لە چۆنیەتی دەستگیرکردنەکەیان ئاگادار بین پێی کوتین کە کێ بووەتە هۆی گیرانی ئەوان. بە دایکمی کوت سپاسی شێخ لەتیف بکە کە ئەزیەتی نەکردین. بە شوکریەی هاوسەری کوتبوو نیگەران مەبن ئێمە بە زووی ئازاد دەکرین.
لە پادگان کە هاتینە دەرێ خێرا چوومە تەلەفۆنخانە بۆ قسەکردن لەگەڵ تاران پڕ بوو لە پاستار. هاوکلاسیەکم بە ناوی فاتمەی حوسێنی لەوێ کاری دەکرد. پێم کوت دەمەوێت تەلەفۆن بکەم و ئەو پاسدارانە گوێیان لە دەنگم نەبێت. بە پرسیارکردن پاسدارەکانی سەرقاڵ کرد. دەیپرسی تۆ لە کەیەوە بوویەتە مسڵمان؟ مسڵمانی ساڵی 58 یان پێشووتر مسڵمان بوویت. لەم دەرفەتە کەڵکم وەرگرت و تەلەفۆنم کرد. ژنێک جوابی داوە. کاتێک ڕاستپاردەی ئینسانی واقعیم بە ژنەکە کوت قیژاندی و هاواری کرد ئەی خاک بەسرم. دەیزانی ئەو ناونیشانەیانی چی و چ کارە ساتێک دەقەومێ. ئەوەندەی توانیم دڵخۆشیم داوە و کەمێکیش باسی کوردستانم بۆ کرد. کوتی وەزعی بەهمەن زۆر مەترسیدارە. ئەو جارێک لە پاوە لە ژێردەستی خەڵخاڵی دەرچووە. ئەم جارەیان نەجاتی نابێت. خەڵخاڵی لە مانگەکانی سەرەتای هاتنە سەرکاری حکوومەتدا کرابووە قازی و حاکمی شەرعی ڕژیم. مەلایەکی لە ڕادە بەدەر کە لە ڕقی دڵڕقی بەکی نەبوو. دادگایی و لێپرسینەوەکەی تەنیا هەر چەند دەقیقەی دەخایەند. لە چەند ڕۆژدا بڕیاری گول لە بارانکردنی زۆر کەسی دەرکرد. ئەو قسەیەی زۆر بەناوبانگ بوو کە کوتبووی ئەوانەی دڵنیاژ نەبین لە تاوانبار بوونیان هەردەیان کوژین. ئەگەر بێتاوان بووبن ئەوە دەچنە بەهەشت و ئەگەر تاوانباریش بوو بێتن ئەوە کاری چاکمان کردووە. ئەو ئێوارەیە لە پادگانەوە تەلەفۆنیان کردبوو بۆ ماڵی خزمێکمان و داوایان کردبوو باوکم بچێت و زەمانەتی براکانم حوسێن و ئەمین بکات بۆ ئازادبوونیان. خێرا باوکو دایکم پێکەوە چوونە پادگان. دوای ماوەیەکی زۆر ئەم لاو ئەولا پێکردن پێیان کوتبوون بچنەوە بەڵام سبەینێ وەرنەوە ئازادیان دەکەین. هەرەو شەوە ئەحمەدی پیرخزرانیان، جەلالی نەسیمی ڕزگار و مسباح و خالیدی شێخولئیسلامی ئازاد کران. دوای چەند سەعاتێک لە دیژبانەوە چووبوون بە شوێن جەلالی نەسیمیدا و کوتبوویان بۆ وەڵامدانەوەی چەند پرسیارێک وەرەوە بۆ دیژبانی. هەرەو شەوە دیسان جەلالیان دەستگیر کردەوە. مەترسی ئەوە زۆر بوو کە هاوکارانی ڕژیم و پاسدار بمانگرن. فاتمە و ناهیدی محەممەدی، تەلعەتی خالیدی و من ئەو شەوە بۆ خەوتن چوینە ماڵی ئاشنایەکمان بە ناوی نازدارخانم. بە هاتنی خەڵخاڵی بۆ مەریوان ترس و خۆفێکی زۆر هەمومانی داگرت بوو. لە خۆمان دەپرسی کە ئەو جەلادە بۆچی هاتووەتە ئێرە و دەبێ چ پیلانێکی بەدەستەوە بێ. لەو ماڵە من ئارام و قەرارم نەبوو. درنگانێکی شەو زەنگی درگا لێدرا. هەمومان پەشۆکەین. کوتیان دەرکە نەکەینەوە. من کوتم باشترە بیکەینەوە با بزانین چ قەوماوە. خۆ ئەگەر بۆ گرتنی ئێمە هاتبێتن ئەوە بە ئاسانی دەتوانن بەسەر دیواری حەوشەدا بێنە ژوور و بمانگرن. چوومە پشت دەرکە و پرسییم کێیە؟ ئەحمەدی پیرخزرانیان وتی منم مەلەکە گیان بە شوێن تۆدا دەگەڕێم. کوتی هاوکارێکی ڕژیم بە ناوی برایم خەلیفە خەڵکی گۆشخانی شکایەتی لە حوسێنی برام کردووە کە گۆیا حوسێن 8,000 تمەنی ئەوی لەلایە. منیش هاتووم سەنەدی ماڵەکەی خۆم و باوکم هێناوە بیبین بۆ لای مەحموود بەگی ئامۆزات کە ئەو بەکرێ گیراوە خزمی ژنەکەیەتی بیداتێ بە ڕزایەت بە حوسێن بدات و تووشی کێشەی نەکە. خێرا لەگەڵی کەوتمەڕێ بۆ ماڵی مەحموودی ئامۆزام. لەناو شار هاوکارانی ڕژیم و پاسدارەکان بە مۆتۆر لە کوچە و کۆڵان و خیابانەکان دەهاتن و دەچوون. لە دەرگای ماڵی ئامۆزاکەممدا. تا تاوێک جوابیان نەداوە و نەیان کردەوە. خەڵک بەگشتی دەترسان. ئەویش کوڕەکانی چالاکی سیاسی بوون. زۆرم لە دەرکەدا و بانگم کردن تا ئاخریەکەی دەرکەیان کردەوە کە مەسەلەکەمان بۆ باس کرد. بە ڕووخۆشیەوە کوتی سبەینێ زوو دەچمە لای برایم خەلیفە و قسەی لەگەڵ دەکەم. تەنانەت کوتی ئامادەم بە خێزانەوە لەم ماڵی خۆم بچمە دەر و چۆڵی بکەم و پێویست بە سەنەدی ئەحمەد و باوکی نییە. ئەگەر هەر ڕازی نەبێ ماڵەکەی خۆمی دەدەمێ. ڕۆژی دوایی دیسان باوکم چووە پادگان و چاوی بە خەڵخاڵی کەوت. خەڵخاڵی نامەیەکی بە باوکمدا بوو. لە نامەکەدا نووسی بووی بەڵێن دەدەم لە مەریوان هیچ شتێک ڕوونادات. بۆ ئازادکردنی براکانم هێندێک بیانویان هێنابووە و کوتبوویان ئەگەر ئێمڕۆ ئازاد نەبن ڕۆژی دوای حتمەن ئازاد دەکرێن. باوکم کە لە پادگان گەڕاوە نامەکەی دامێ و کتی بچۆ چەند کۆپیەکی لێ بگرە و بیدە بە بنەماڵەی زیندانیەکان با نیگەران نەبن. منیش ئەو کارم کرد و سعات نزیک بە 11 پێشنیوەڕۆ نامەکەم برد بۆ ماڵی ئەحمەدی پیرخزرانیان. لە ماڵ نەبوو
بەڵام زۆری پێنەچوو هاتەوە. دیار بوو کە زۆر نیگەرانە. لێم پرسی چی بووە بۆچی وان نیگەرانی. کوتی لە دیژبانەوە بانگیان کردووم. پێم کورد ئەگەر جێی مەترسیە مەچۆ. کوتی ناوێرم نەچم نەوەک بۆ حسێنی برام خراپ بێ و بەهانەی پێ بگرن. هەرو ڕۆژە لەگەڵ دایکم و چەند کەسی تر چوینەوە بۆ پادگان بۆ چاوپێکەوتنی براکانم. بەر پادگان پڕ بوو لە هاوکارانی ڕژیم دەرەبەک، لاینگرانی مەکتەبی قورئان و کۆنە ساواکی و هەمویان لەوێ کۆببوونەوە. دایکم کە ئەوەی دی زۆر نیگەران بوو بە منی کوت تۆ مەیە ناو پادگان و بگەڕێەوە بۆ ناو شار. دایکم ترسی لێ نیشت بوو کە منیش بگرن. کوڕی پورم خالدی شێخولئیسلامی کە ئێمەی بردبوو تووشی پیاوێک بوو بە ناوی ئەحمەدی قازیزادە. پاش سڵاو و ئەحواڵپرسی لێی پرسی بۆچی هاتووەتە ئەوێ؟ ئەحمەد کوتی ماشینەکەمیان بردووە و ئێستا سەنەدەکەیم هێناوە وەریگرمەوە. دایکم چووە ناو پادگان و زۆری هەوڵدا و لای شێخ عەبدولی کۆنەپۆشی زۆری تکا کردبوو بۆ دیداری براکانم. بەڵام ڕێیان پێنەدا بوو ئاخری بە نائومێدی هاتەوە بۆ ناو شار. من چوومەوە بۆ ناو مانگرتنەکەی بەردیژبانی. نیگابانەکە لە ناهیدی محەممەدی پرسی بوو کامەتان کەس و کارتان گیراوە. منی پێنیشاندا بوو. نیگابانەکە کوتبووی خەڵخاڵی هاتووە بۆ ئێرە حتمەن ئەمڕۆ تیرباران دەکرێن. هەرەو ڕۆژە کاک فوئاد لەبانەوە بە یەکێک لە هاوڕەکانیدا هەم نامەی بۆ من و ڕەزا ناردبوو هەم بۆ هاوڕێیانی پێشمەرگە لە مەریوان. چاوەڕێ بووین وەڵامی نامەکەی هاوڕێیانی پێشمەرگە لە شاخەوە بەدەستمان بگات و ئەوسا هاوڕێکە بەڕێکەینەوە بۆ بانە. ئەو ڕۆژە ساحب کوڕی شێخ عەبدولی کۆنەپۆشی لە ئەڵمانە لە ماڵی شەوکەت بەگی خاڵی دەبێت. ئەحمەدی ئامۆزام و تاهیری ڕوستەمی و چەند کەسی تر لە شۆڕشگەڕانی دیەکە کاتێک ئاگادار دەبن حسەین و ئەمین لە پادگان گیراون و خەڵخاڵی هاتووەتە مەریوان هەست بە نیگەرانی دەکەن و دەچنە ماڵی ئێمە و لەگەڵ یەکێک لە نزیکانمان قسە دەکەن و دەڵێن ئەمە هەلێکی باشە با کوڕی ئەو هاوکاری دەوڵەت بگرین لە بارمتەی حسەین و ئەمیندا. ئەگەر ئەو کوڕە بەدەست ئێمەوە بێت کەس ناتوانێ هیچ لە حسەین و ئەمین بکات. کەسەکەی ئێمە زۆر بە توندی بەرپرچیان دەداتەوە و دەڵێ ئەوە کوڕی ئامۆزامانە و نابێ کاری وا بکرێ. ڕاستەوەی لە کوردستان کرا پیلان و بەرنامەی ڕژیمی ئیسلامی بوو بە سەرکوتکردنی خەڵکی بێتاوان. بەڵام دەست و پەیوەندەکانی ڕژیم دەور و نەخشیان بوو لە ناساندن و دەستنیشانکردنی چالاکانی سیاسیدا. ئەگینا خەڵخاڵی و پاسدارانی ڕژیم ئاگادار نەبوون لە مەریوان کێ چ دەکا و کێ چی ناکا. هەر بۆیە ئەگەر ساحب بە بارمتە بگیرابایە هاودەستەکانی ڕژیم بۆ تیربارانکردنی براکانم هاوکاریان نەدەکرد.